دوو خانمی بە توانای هەڵەبجە پیشەی دروستکردنی قاوەی قەزوانی کوردەواریان زیندوو کردووەتەوە. ئەوان بە بەکارهێنانی ئامێری کوردەواری قەزوانەکان لە قۆناغێکی ورد و تایبەتدا دەکەنە قاوەیەکی ناوازە کە بۆنی ڕەسەنایەتی لێدێت. بەم ئامێرە کوردەوارێک کە ئەوان و دەستکەوانی پێ ئەوترێ قەزوانەکەمانە هێناوەمان کردە ناوم ئەوان دەستکەوانە و ئەمان کوتا و قەزوانەکەمان لێ دروستە کرد. بەڵام لە دواترا کە پەرەمان بەکارەکەماننا ئێمە ئامێرمان هێنا و لە ئێستاە قاوەی قەزوان بە ئامێر دروستەکەی. خانمەکان وە خۆیان دەڵێن مێژووی ئەم خواردنەوەیە قوڵترە لەوەی کە تەنها وەک بەرهەمەیەک سەیر بکرێت. ئێستا ئەم دوو خانمە وە خۆیان دەڵێن بە شانازیەوە بە ناوی قاوەی قەزوانی کوردیەوە ڕۆژانە بەرهەمەکانیان بۆ سەرجەم پارێزگاکانی عێراق دەنێرن و بە فەرمی مۆڵەتی وەزارەتی تەندروستیان وەرگرتووە. لە ساڵی 1930 هەتاوەکو فەرەنساش بازرگانی پێوەکراوە. ئەم ناوە خۆمان هەڵمان بژارد قاوەی قەزوانی کوردی، یعنی حەزمان کرد پێوە دیار بێت کە کوردیە، یعنی بەداخەوە هەر کەسێک خاوەنی شتێکی خۆیەتی، یعنی ئێمەش ئەمەمان هەیە حەزمان کرد ئەم ناوە بگەڕێنینەوە لە برۆی لە شوێنەکانی تر نەماوە ئەڵێن قاوەی قەزوان، بەس ناڵێن قاوەی قەزوانی کوردی. دایەخاوەر یەکێکە لە میوانە بازبوونەکانی ئەم قاوەخانەیە. بە تامەزرۆییەوە باسی ڕابردوو دەکات و دەڵێت لە کۆندا لە نێوان گوندەکانی کوێستان و گەرمەسێردا ئەڵ و گۆڕی قەزوان بەگەنم دەکرا. دایەخاوەر کە ڕۆژانەی بەبێ قاوەی قەزوان تەواو ناکات هێشتا بە تامەزرۆیی و چێژەوە لەم خواردنەوە ڕەسەنە دەڕوانێت. ئەمە چاکە، ئەمە تامی خۆشە، ئەمە نەتاڵە، نەشیرینە، نەشەکری گەرەکە تێیکەی بوومە قوربان و ڕێک و پێک و ئالە تایەوارە سێ پیاڵەی چوار پیاڵەی لێ خۆ بێت تاقەت ناوی. بەس ئەو یەقمە ئەو قاوە ئینەکە تاڵەکە یەقمە خۆی و قمە تاقو تێدەی ئەمرید وە بێشەکرد. ئەم دوو خانمە قاوەی قەزوان بە دوو شێوازی جیاواز ئامادە دەکەن. یەکێکیان بە شێوازی خەستە و ئەوی دیکەشیان بە شێوازی وشک. بەرهەمەکانیان وە خۆیان دەڵێن سیمبولی پاراستنی کەلەپوری کوردەواریە. ئێمە بە دوو جۆر حازرمان کردو، جۆری وشک و جۆری خەست. جۆرە وشکەکەمان لە ناو زەرفایە، جۆر خەستەکەشمان شیریتیانە و خەستە بە شێوەی خەستە. هەردووکیشی هەر یەک تامە و فەرقی نییە، بەڵام تەنها ئەوەیە هەندێک کەسەیە حەزی لێ خۆی شیری لەگەڵ بگرێتەوە، شیر بە عەدەدێکی کەمیان زیاتر. بۆ هێڵکەوتەی جوگرافی هەڵەبجە و هەورامانەوە ئەم ناوچە دەوڵەمەندە بە ژمارەیەکی زۆر داربەن کە بەرهەمەکانیان تەنها قاوە نییە. داربەنەکان لەم ناوچەیەدا بەرهەمی فرەلایەنیان هەیە لە بڕینی بنێشت و دروستکردنی تەزبیحی جوانکاری و تاوەکو بەکارهێنانی قەزوانە فەریکەکان لە ناو خواردنە کوردەواریەکاندا. داربەن بۆ خەڵکی ئەم ناوچەیە سەرچاوەی ژیان و بەشێکە لە ناسنامەی کولتوریان. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، هەڵەبجە.